رب العالمين، والصلاة والسلام على خير المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين، حمدا يليق بجلال الله وعظمته وكبريائه، رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا. وأصلي وأسلم على حبيب الخلق محمد وعلى آله وصحبه أجمعين صلاة وسلاما دائمين إلى يوم الدين، فصلوات الله وسلامه على حبيبه المصطفى يوم ولد ويوم مات ويوم يبعث حيا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبد الله ورسوله أرسله الله رحمة للعالمين. وقال الله في شأنه: وما أرسلناك إلا رحمة للعالمين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. لسلسلة آلتونكان يا برد جوانكان كوعد من دابك وباسي بكين، بردك جواني تر يا آلتونيكي جواني تر لناو أم آلتون جواناني أم ديني خوا هەڵێ بژێرین و باسەکەین. باسەکەیشی هەر خۆی پێشتر ئیشاراتمان پێی کردێ وتمانە نەختێ سامناکە، نەختێ قورسە بەڕاستی بەیەکێ بێژی ئەم دنیا تەواو بێ، بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسێکە ئەم دنیا تەواو بێ و تەواوبوونشی بەم عەلاماتانە ڕوەدات. و باسکردنی ئەم باسە وتمان ئێمە بەڕاستی ئەوە نییە ترس لە ناو دڵمانە دروستکە، ئەبێ ئەمەل بە ئینساندا، ئەبێ هیوای بداتێ و ئەبێ بۆشی دەرکەوێ ئەم محەممەدە چەند نازدارە عەلەیهی سەڵات وسەلام. ئەم محەممەدە کە خوای گەورە پێ فەرمێ: وما محەممەد إلا رەسوول. خوا کە ئیشاراتی پێکا لە قورئانە باسی ڕەحمەتی پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وسەلام ئەو دڵەیە کە لە ناو هەموو خەڵقا خوای گەورە محەممەدی هەڵبژارد بۆ ئەم ڕیسالەتە جوانە. وخوای گەورە جوان ئەیناسێ، بۆیە کە وەصفی پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ: وإنك لعلى خلق عظيم. يعني تۆ لە سەروی ئەخلاقی، لە سەروی هەموو شتێک جوان لەم دنیا تۆ لەبان ئەوی یا محەممەد، لەبەر ئەو دڵە جوانەی کە پێیەتی، لەبەر ئەو حرسەی لەسەر دینداران بوو کە خوای گەورە وەصفێکە ئەڵێ: حەریص عەلەیکم بالمؤمنین رؤوف الرحیم. لمن و تۆ حەریصترە لەسەرمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. تۆ لە بیرتە چێ ئەوی خاتە بیرت، تۆ لەوە چێ خەوەرت نەبێ ئەو ئینزار تەکا و تەنبیه تەکا وریابە ئەم دنیایە تەواو بێ. ئێمە ئەم باسە کە هەڵمان بژاردە بە ناو سلسلەی ئاڵتوێنش ناومان ناوەیە سلسلەی بەردەگرانەکان لەم دنیا، لەبەرەوەی بەڕاستی ئاڵتوینمان بۆ داناوە فێرشمانەکە چی بۆین بۆ لای خوای خۆمان. ئێمە ئەم باسە بێوامان پێ بکە ئەوەی کە جوانە هەڵی بژێرین، لە ناو جوانەکانشە چی جوانترە هەڵی بژێرین بدێنە دەستی خوا، بۆیە ناومان نا سلسلەت الدرر. دەرسەکەی پێشوو لەوێ تەواو بووین کە 70,000 لە بەنی ئیسحاقی جەیشی مەهدی عەلەیهی سەلام رضی الله عنه لەو جەیشە ئەچن ڕووم ئەکەنەوە، یەفتحونە القوستەنطینیە لە حەدیثەکە هاتووە، بە 3 تەکبیرە، بە 3 الله ئەکبەر هەمووی مسلمانە بێ. ئەو جەیشە پارەیەکی زۆری دەسەکەوێ و غەنیمەیەکی باشی دەسەکەوێ. شەیتان لە بان شاخێک وەسەر هەڵداڵێ کەستان دڵتان خۆش نەبێ، نە بە پارە، نە بە مولک، نە بە سامان، نە بە و غەنیمەی کە دەستان کەوتووە. ئەو خەڵکەش تەعەجوبێ ئێمە هەمووی مسلمانە باسەکەین. ئەڵێ بڕۆنەوە فقد ظهر الدجال في أرضكم، بڕۆن دەجال سەری هەڵداوە. باسی ئەمڕۆ تەکمیلەی ئەو سلسلەیە، ئەم دەجالە أعظم فتنة على وجه الأرض. هلا منجك عليه اللهم إنا نعوذ بك من عذاب القبر وعذاب النار ومن فتنة المسيح الدجال أو المسيح الدجال. بس لو فتنة كبيغمبري خوا عليه الصلاة والسلام خطوة خطوة هنگاو لقال يا أبوه بوي أمتكي وريابي لو فتنة جاء بيش أم فتنة 3 ساڵ خواي قورا قرار دا لم كون الروب دا صالي يكم بە ئاسمان بە 3 کوتێک لە ئاسمان ئەڵێ باران نەبارەی. پێش دەرچوونی دەجال بە 3 ساڵ مشکلە ڕۆدا لەم کەونە لەم دنیا.
یەکەم ساڵیان نیوەی ئاسمان سێکوتێک لە ئاسمان باران نابارێ و سێکوتێک لە عەرز دەغڵ دەرناکە دان دەرناکە. دووەم ساڵی دووەمەکەش ئەوەستێ لە ئاسمان باران نابارێ و دووەمش لە عەرزە خەلە و دەغڵ و دان دەرناکە و سێمیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناوێنا سنین القەحەت کە هیچ نامێنێ بەڕاستی نە ئاسمان باران نەبارێنێ و نە عەرزش هیچ دەرەکات. خواردن نامێنێ، نان نامێنێ، هیچ نامێنێ تۆ دڵت پێی خۆش بێوە لە دنیاوە بۆ تش دەرێکە ئینەما هذه الحیاة الدنیا متاع وأن الآخرة هي دار القرار. ولم درسانەشە بۆ دەرەکەوێت کە خوای گەورە چۆن ئەم کەونە ئەباتە ڕێوە و ئێمە دائیمەن بیرەکەینەوە ئەگەر ناخۆشیە کات یعنی قڕوەسەریە نەخێر نا لە ناو ناخۆشەکە ناخۆشی دێ ئێستا ئەمەیە کە ئەو فتنانەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەسفێکە و ئەمان ترسێنەیە لێی بۆ ئیمانمان قایم بێ و بتەو بێ و بزانین بەڕاستی خاوەن چی دینێکین. ئێمە کە لە گەنجە داوای ئیلتیزامەکەین داوای دیندارەتیەکەین لەوە چی خۆی باش نەزانێ بۆ ئەم داوای ئیلتیزاماتین لێکرێ آخر ڕۆژێلێک بەدوایە بەس دیندارەتی ئەیباتۆ ڕۆژۆلێک بەدوایە چەنێ شان و شەوکەتت بێ چەنێ جوان بی چەنێ پارەت بێ چەنێ مولکت بێ چەنێ خەڵکت بێ چەنێ عەشرەتت بێ یارمەتیت نادا لەو فتنەیە کە ئێستا باسەکەین. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ما من نەبیین هیچ پێغەمبەرێک نییە خوای گەورە ناردوێتی لە ئادەمەوە بۆ پێغەمبەری خۆمان محەممەد صلی الله عليه وسلم إلا وأنذر قومه من فتنة الدجال إلا وتويتي قومك مريابا دجال فتنيك پیغمبری خوا وصفك عليه الصلاة والسلام حتى فرمي وإن نوحا قد أنذر قومه من الدجال. یەکێک لەو پێغەمبەرە نازدارانە نوح عليه السلام و توێتی قومەکە مریابن دەجال دەرەچ کە دەرشە چێنجا پێغەمبەر خۆمان نازداری خۆمان عليه الصلاة والسلام ئەفەرمێن لە هیچ قومێکا دەرنەچووە لە ئێوە بە تەئکیدی دەرەچێ بە ئومەتەکەی ئەڵێ فإنه سوف يبعث فيكم لا محالة لناو ئێوە لەناو ئومەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەم ئومەتەیە کە بەڕاستی دەجال دەرەچێت. چەند جوان وەسفێکە فإن ظهر وأنا فيكم أجر درتشو من لناوتان بوم فإني حجيجكم أو من بردمي هميس أجرم بوتان ودفعت عن ليكم وسركين للشركاء بلام إن ظهر وأنا لست فيكم أجر سري هلدا ومن نيم لناوتان شيكن همو نفسك بيغمبري خواه فرمي فإن كل نفس حجيج نفسه قري خلق خوي دفاع على خوي بكا خوي ديني واي هبي دفاع على خوي بكا وبتواني بردمي أو فتنة بسيني براستي كفتنەیەکە ئێستا باسەکەین ئەڵێن خوایان لێت وە زیاد بێ و داواکەین نەگەینە ئەو ڕۆژە بەڕاستی فتنەیەکە ئەعظەم ما خلق الله سبحانه وتعالى ئەوەی خوای گەورە دروستی کردۆ لە دوای ئادەم بە قووەت و سامناک و ترساکترین فتنە بەڕاستی دەجالە. ئەفەرمێ أقول فيه قولا لم يقل فيه نبي قبلي قط أما پیغمبر فرمي الله شتێکتان پێڵێم هیچ پێغەمبەرێک باسی نەکردووە بۆیە کە ئەڵێن حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم بەڕاستی لەمرۆ دیارە ئەم پێغەمبەرە چەند دڵسۆزە. الله بيتان الله قصيك كسني وتوا ألا إن الدجال أعور العين وإن ربكم ليس بأعور. إيمان داران دجال شاويكي وكتريكا وشكو أبو بيت لبيرتان نتشه هيج بيغمبري أمي باس نكردو خواي قوري إيمش أعور نية لبيرتان نتشه أم قصا ومن بخوا متوى حتى خم لناويان بم يا ربي يا رمتيم دم من نمام تو كفيلي لسر أمتكم أما بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم بخوا عليه تو كفيلي مني لنا أمتكم أبي أمتم خسار نكا نيدورني لم شرا بويا بيغمبري خوا فرمي عليه الصلاة والسلام أم دجالة قورترين محنية لدواي أو درجة بوتان قورترين فتنية قورترين مصيبة براستي كسر هلدا بويا ما من نبي إلا وأنذر قومه من الدجال. شاشەی کامێرەکانتان بێن و بابڕین بزان لەکوێیە مسلمانە کان خەریکی خۆشین و پارە کۆکەنەوە لە نەسری ئەخیرا ئەوەی کە جەیشی مەهدی باتۆ لە ڕووم ئەو شەڕا ئەوەی کە مەهدی کە کوڕێک لە کوڕەکانی فاتیمەی عەلەیهی سەلام دەرەچێ و لە ناو مەککە دەرەچێ و نەسرێنێ و باسمان کرد ئێستا لەوێ شاشەکە ێرینەوە سەیری ناو خوراسانەکەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام سەیری خوراسانەکەین پیاوێک دەرەچێ 7,000 کەس لەگەڵیەتی کەلپەلێکی زۆر زەخمیان لەبەرە
ئەم پیاوە لە ناویان زۆر جەسیمە لە حەدیثەکە وڵە جەسیم یعنی قەڵەو حتا ئەم گۆشتانەی ئەدا لە لای ملی قەسیر القامە ئەحمەر الوەجهی دەمچاوێکی سوور کورتە باڵایەک زۆر قەڵەو زۆر بەخۆی ئەژنۆکەی هەمووی لە ئاسن پێک هاتووە ئەعوەر العەینی ئەمە لە خوراسانەوە سەر هەڵەدا و 7,000 جوندی لەگەڵایەتی و ئەم میحنە کە ڕوو ئەدا مسلمانەکان ئەو وەختە لە خۆشی وازێرن یومە ينتصر المسلمون لا يفرح بغنیمە ولا يقسم میراث پێغەمبەری خوا فەرمی ئەم فتنەیە کە سەر هەڵەدا تەسەورکەن کە ڕێ کاسەی چۆن ڕێکا پێغەمبەر چۆن وەسفێکە ئەڵێ ئەسرع من الغەیث استدبرته الريح هەور هەیە سەریع پاڵێنا بائێنێ ئەم دەجالە کە ڕێکە ئەسرع من الريح المسترسلة يعني وەکو هەورێکی سەریع کە بینی باڵێنا هەوایەکی سەریعی هێنێ لەگەڵ خۆیان غەزەب و فیتە نەڕشێنێ ئەو دەجالە وا سەر هەڵەدا وچل روج عمري لمسر عرزا چل روج اجي لبيرتان نچه پیغمبري خوا فرمي يوم كسنة ويوم آخر كشهر ويوم كأسبوع وباقي أيامه كأيامكم روجي وكو صالك زور قرسو سامناك وبر لفتنا ومحنا روجي دوم وكو مانجي روجي سيم وكو حفتي باقي روجا كاني وكو روجي ويا عمري چل روجا جا ليرك بيلين حذيفة بن أسيد الغفاري الله لما زقوتها دانشتبوين اكيك لصحابها للرواية مسلم والترمذيات الله دانشتبوين لناو مزقوتا باس لما نمانا كرد شكون بيغنبري خوا باسي كردبو الله إذ طلع علينا النبي محمد صلى الله عليه وسلم بيغنبري خوا سري هلدا سلامي كل ما نوتي ما تذاكرون باسي تشيكن وتمان يا رسول الله باسي علامات الساعة كين باسي قيامة هصان كين كجناب ومان باسكرة فرمي لن تقوم الساعة حتى تروا من قبلها 10 آيات قيامت هەڵناسێت تا ئەم دەئایەتە بە چاوی خۆتان نەیبین جا چی باس کردووە يأجوج ومأجوج الدخان الدجال دابة تكلم الناس نزول عيسى عليه السلام وخسف بجزيرة العرب وبالمشرق والمغرب إن جاء نار تخرج الناس تحشر الناس إلى أرض محشرهم أما قيامتي بيان فصل كرت پیغمبري خواه صلى الله عليه وسلم شون أم دنيا طوابه أم دجالة كريك أوتمان أسرع من الريح المسترسلة واتال هوريكي برلباراني هوايكي الزور دي لو سريع ترى وهنقاوكاني لم دنيا زور سريعة شن نامني سري بيانكا كسنالي ناية ايرا وناية ايوي شن نامني لم كري أرزية شن نامني لناو تشرجا سري ليدا وقورترين فتنكاني خواني بيني شاندا وأما يوتمان كدر أتشي يك لقمنان نية يك دنك جنم نية يك قطر أو نامن لجرد السكاسات بخوي تسراحت كي صحابة زور ترسان وتيان يا رسول الله إما لو رجاء مسلمان كان شيكا فرمي تسبيح يان وتهليل يان وتمجيد يان واتا سبحان الله ولا إله إلا الله والله أكبر أما أنا ابن خواردني مسلمان كان جال الرجاء كان باسا كين خوش بختانا رمضانا سبوت درك كتو قرآن خيني پردم تويل آو بۆ دەرەکەوێت کە تەسبیحاتەکەی خواردنت لە بیرە چێ بۆ دەرەکەوێت کە ناوی خوایانی هەرچی میحنەتەکانی ئەم دنیای ڕوا هەر لەم دنیا لەم ڕۆژەی وە خۆمان خۆشبەختانە باسەکەین کە بۆمان دەرەکەوێت ئینسان دیندار بێ گوێی نییە لە ئاو لە نانۆمانە گوێی لەوەیە خوا لێی ڕازی بۆیان نا لەم دنیا لەم ڕیسالەتە کە عمرت 70 ساڵە 80 ساڵە تۆ ناجح بوویتە لەم ڕیسالەیە دنیا فیتنەکەیە وامتحانك تو ناجح بويتا جاء لويا سي پیغمبري خوا كان عليه الصلاة والسلام الله ام فتنه كدرجه شي اكا سير كان طبعا بو ناوي مسيحه پیغمبري خوا فرمي لبروي چاوي نيه نعوذ بالله يعني چاويكي وكو تري وشكو بودو ممسوح العين اي بو ناوي دجاله هرچي حق ببان دا بدرو بباطل إنجا سيتشنجا وصلك والله إني لأعلم بمن مع الدجال من الدجال والله دجال خوي نازانا چي لقلايا من وكو محمد عليه الصلاة والسلام زام چي لقلايا معه نهران دو آي لقلايا دو جوغا ريكا جوغي كان أونا باكو بيقردو خوش ديارا وجوغي كان آقريكا وبلسكا داتو شوق داتو ام دو جوغا لقليا ريكا فأيكم بلغ أركي لقليا أبو فليشرب من الماء الذي يجج أقر أركي قشت أم فتنيا بابرو لآوا آقريكا بخوا نك لآوا فينكو خوشك بخوا لبروي آوا آقريكا جنتي خوايا
و ئاوە پاک و جوانە دنیای دیارەکە ئەوە جەهەنەمی خوایە. سبحان الله. ئەڵێ ئەم پیاوە کە ڕێکە بەسەر قەومێک تێ بەسەر قەومێکە بە قەومەکە ئەڵێ ئەگەر بارانتان بۆ برانێنم و دارستان بۆ بڕوێنم ئێوە ئیمان بمنێنن کە خوام و خۆی ئەو بەدبەختە نەکبەتانە ئەیمانی پێرن و ئەمرەکە ئاسمان بارانە بارێ و عەرز هەرچی دەغڵودانی هەیە دەرێکە هەرچی حیواناتیان هەیە تێرە خوا لەو ڕۆژە. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. لەگەڵمان باسیەکەین ئەس تێ بەسەر ئاوایە کاوێران بووە پێغەمبەری خوا فەرمێت تێ بەسەر ئاوایە کە هیچی تیان نەماوە ئەمرەکە ئەڵێ هەرچیت هەیە دەریکە. پێغەمبەری خوا ئەڵێ چۆن مێشهەنگ مەلیکەکەی ڕابکە هەرچی جوندی هەیە بە دوای ڕاکەن ئەو عەرزە هەمووی وا دەرەچێتە دەشت من الخەیرات. زان باسیەکەین ئەمە ئەو ڕۆژە فتنەیە بەڕاستی بۆیە فتنة عظمى أعظم ما خلق الله. تێ بەسەر ئاواییە خاسێکە تێ بەسەر مردووە زندویەکە ئەچێ بۆ لای گەنجێک ئەڵێ تۆ بڕواکەی من خواتم ئەڵێ با شتێک لەسەر دەست بدوێنم ئەو گەنجە ئەیکا بە دووکتۆ ئیکا بە دوو لە تۆ پیاوەکە کا بە دوو کوتۆ لە بینیان ڕەدەبێ دەجال لە بین پیاوەکە ڕەدەبێ یعنی داتە بین ئەم پای و ئەو پایە ڕەدەبێ. اینجا دوای پێڵێ یا شاب بوو هەڵسە ستەیقظی هەڵە سێ لە بەردەمی کاملە بێ ئەم گەنجیان ئیمانی پێێنێ نەعوذ بالله ئەم یەکەم گەنجە ئیمانی پێێنێ کە ئەمە خوایە خوا پەنابدا نەعوذ بالله. بۆیە پێغەمبەری خواڵێ وریابن دیندار چۆن نەزانێ ئەمە دەجالە لە بینی هەردوو چاوی سێ حرف نووسراوە کاف و فا و ڕا کوفر کافر. دەجال هەوڵەدا بەس ئەو نیشانە نیشان نەداوە بەس ئەو علامەتە زەعفە بشارێتۆ ناتوانێ. بۆیە ئینسانی ئیماندار کە داوای ئیمانەکەین لە هەموو کەسێ بۆ داوای لێکەین بە چاوی ئیمان ئەوا بینێ حتا وتیان یا رەسوڵ الله ئەی ئەوانەی کە ئومین هیچ نازانن نەخوێنەوارن لەو ڕۆژە عالم نین واتە فەرمووی بەلەق بە فیراسەی ئیمان بە دینی ئیمان ئەو وەختە بە دینی ئیسلام ئەتوانێەوە کەشفکاوە لە دەمچاوی بیخوێنێتەوە. بۆیە ئەڵێن ئەکثەر ما یتبع الدجال هم الجهال. ئەوەی کە زۆرترین کەس بە دوای دەجالەکەوێ هەموو جاهلەکانن نەفامەکانن نەزانەکان کە بەڕاستی حەز ناکەن هیچ شتێ بگەین لەم دنیا. گەنجێک دەرەچێ پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام ئەم ڕەسمە کە منەی کەم تەسەورکەن پێغەمبەر لەسەر مینبەرە و قساکە ئەم ڕەسمە پێغەمبەری خوا بۆ سەحابە باسێکە عليه الصلاة والسلام وەکە ئەنەه لە ناو شەڕەکەیە لە ناو ڕۆژەکایە ئەڵێ گەنجێک دەرەچێ شابون گەنجێکی ئەو ڕۆژە ئەکەوێتە ڕێ حرەسەکانی دەجال نایلم بڕوا بلای ئەڵێ برم دەن ئەمەوێ دەجال ببینم ئەڵێ دەجال یا خوای ئێمە طبعا ئەمە حرەسی ئەوڵێن خوا پێی نەعوذ بالله ئەمەڵێ ڕەبی من دیارە ئەوە نەقساکە ئەڵێ ڕەبی من خوای من دیارە ئیتر ئەوان وازان قەزدی دەجالەوە مەجالێ دەنێ بڕوا کە ئەڕوا دەجالە بینێ ئەڵێ والله إنك أنت الدجال الذي حذرنا منه رسول الله عليه الصلاة والسلام. براسي تو أو دجالي وبيغمبري خوا تحذير ماني كلت ألي أمرك بجندكاني أوني ليدا طبعا يلطمونه ويشدقونه هر كتكتيكن لتلتيكن بريدا ألي تشي ألي استالي والله ما ازددت فيك إلا بصيرة والله من استبوم دركوت أو دجال في سنة 20 أليه فيؤمر فأمرك بالمنشار فيقطع نصفين بهالرأي كان الدكتو أم جنجة لقل من باس شكينها بزان پیغمبر چن ناز دار عليه الصلاة والسلام چون لقل مانا واقعة روج أما خواي قورا علاماتي غيب دفتركي كروتو يا محمد بدينا بزان خير شهداء الله على الأرض كي أو كسك أخوانا أعظم شهيد على بقاع الأرض لا وقت آدم بقيامت يكس هي كلمة أعظم شهيد لدراوة أو جنجية كيا أما يواباسكين فدجال أداة بين دولشكيا كرديان الدكتور الله بي هلصيتو تيتا شوني خوي الله تشيلي استا ألست بربك من خواكي تونيم أفرمي والله ما ازددت فيك إلا بصيرة فإنك أعور العين تو تشاود كورا طبعا ما خلق نايبيني أو كوريا أم باسكا إن جا خلق زورة ترسي أما لبردم خلق أم مشهد الرودا خلق زورة ترسي أو بياوة أم قصاناك أيها الناس لا تخافوا من بعدي ما ترسن لدواي من دجال دسو بايا بسريتو ناتواني كسر بالري وكسب كجي
و دەسەبات بۆ بالفعل لە دوایەوە ڕاکە اینجا بەڕاستیوە گەنجەکە بکوژێ خوای گەورە لە بین ملی و حتا شانی یەک قطعەن و حاس لێدا چەندێ هەوڵەدا سەری بڕێ ناتوانێ فآخر شت زەعفەکەی بۆ دەرەکەی ئەڵێ بیخەنە ناو ئەو ئاوەی کە باسمان کرد ئاگرێکە و بڵێسکادا فەئیکەنە ناوی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەکەوێتە ناو بەهەشت و ئەگەڕاتە ناو ئەو بەهەشتە جوانە کە خوای گەورە لەو گەنجە ئەو لەقەبادا ئەعظەم شەهید على الأرض قاطبة یەک شەهید هەیە لەم دنیا خوا ناوی ناوە ئەعظەم ئەو کوڕە جوانەیە ئەو شاب بەنازدارەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەم شێوە وەصفێکە. فاتیمە بنت قەیس ئافرەتێکە ئەڵێ ڕۆژێک چاشتەوا بووەونەوە ئەو وەختە بوو بانگی یعنی نیدائی پێغەمبەر واتە وتی سەڵات و جامیعە سەڵ یعنی بێن بۆ مزگەوت ئیشم پێتانە پێغەمبەری خوا فەرمی ئەڵێ گشتمان کەوتینە ڕێ سەحابە هەمووی چوو بۆ مزگەوت ئێمەش ئافرەتەکانش لە دوای پیاوەکان وەستا بووین ئەمە فاتیمە کچی قەیس باسەکە کە بەڕاستی ئەمانەتی تەبلیغەکەی و جوانی قسەکانی چەند جوان بۆمانێگەێنێ ئەڵێ دانیشت بووین سەیرمان کرد پێغەمبەری خوا خەنێت و عەلەیهی سەڵات وسەلام لە ناو مزگەوتە پێکەنینی گردە و ئەخەنێتۆ فەرموویەتی وەڵڵاهی بۆ ترسی هەڵتانم نەبژارد و بۆ خۆشیش هەڵتانم نەبژارد حەزم کرد چەند کەسێک موسڵمان بوونە چەند قسەیەکەکەن بۆ من ئێوەش گوێی لێ بگرن بزانن چی ئەڵێ ئەوەی کە موسڵمان بۆ کێیە تەمیم و ئەدداری ناوی چییە؟ تەمیم و الداری ئەم تەمیم و الداریە مەسیحی بووە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یا تەمیم و بڵێ پێیان چیت بینیوە ئەڵێ ڕۆژێک من و 30 کەس لە 2 قەبیلە ڕۆشتین بەناو بەحرێکە لە سەفینەیەک بوونە لە بەحرێکە فەڕیان لێداوە بۆ شتی خۆیان ڕۆشتون ئەڵێ ڕۆژێ هەوایەکی سەریع هات ئەم سەفینەی لەناو ئەم بەحرە بە کەیف خۆی ئەبردووە هێنا ئەمە ڕیوایەتی مسلم و ترمذی فی صحیحیم طبعا ئەڵێ دوای ئەوەی کە لەناو بەحرەکە مانگێک ئێمە سوورمان خواردو مانگێ بە شەو ڕۆژ ئەم سەفینە ئەم بەحرە ئەم سەفینە ئەبات و ئەیهێنێ هەتا ئێوارەیەک مەغریب لە لای جەزیرەیە واتە لای وشکاییەک دامانی ناو وس کرد بوو بەحرەکەی تر ئەڵێ ئێمەش مەغریبە داوەزین 30 کەسم لەگەڵایە داوەزیمان لە سەفینەکە هاتین وتمان بڵکو شتێکمان دەستکەوێ بیخۆین ئەڵێ سەیرم کرد حیوانێک هات خۆی باسێکات تەمیم و الداری و پێغەمبەری خوا وەستاوە عەلەیهی سەڵات وسەلام و سەحابەی بیستن ئەڵێ حیوانێک هات نەسەری دیارە نە پشتی دیارە لە تویک زۆری گیانە تێگەن چێڵێم نەسەری دیارە و نە پشتی دیارە لە زۆری تووکە و قساکە لەگەڵمان قسەی کرد لەگەڵمان ئێمە شەروا سەیرمان کرد شتیوامان نەدوینیە و ڕووی نەدایە حیوان قسە بکە و توێتی ئێوە من زۆر پەرۆشی خەبەرتانم با بڕێن پیاوێکەیە لە ناو ئەم وشکایە ئەم جەزیرەیە چاوەڕێ ئێوەکە لە زۆر چاوەڕێتانەکە ئەڵێ ئێمە شوتمانە ئەمە شەیتانە چی حیوانێکەیە نەسەری دیار بێ نەپای دیار بێ و قسە بکەوە گشتگیانیشی توک بێ ئەمە شەیتانە و با بە دوای ڕابکەین ئەڵێ اینجا وتمان ئەی تۆکەی ئەڵێ وتی من ئەلجەساسە ناوم ئەلجەساسەیە ئەوەیە دابەتون تکەلم الناس خوای گەورە لە قورئانە باسی کردووە ئەمە ئەو جەساسەیە کە لە عەلاماتی قیامەتە ئێمە ئێستا کە باسەکەین لەو ڕۆژەیە کە بەڕاستی تر ئیمان قبوڵ نابێ ئەم دەجالەکە ئەڵێن دەرچوو یعنی عەلاماتی دنیا تێکچوون دەرچوو ئەمە خۆ ئەوەی مەهدی نییە جارێ ماوێتی ئەمە خۆ شەڕەکە نییە کە ماوێتی ئەمە ئەو ڕۆژە فیتنە و میحنە نییەوە ئەمڕۆ ئێمە تیاژێن و جارێ مایەتی عەلامات کە ئەم دەرچوو یعنی قیامەت یەکەم عەلامەتی دەرچوو کە یەکێک لە دەکان هاتە ڕێ جاڵێ ئێمەش بە دوای ڕامان کردم حیوانە ڕۆشتین مەسافەیەک ڕۆیمان سەیرمان کرد پیاوێکی زۆر زەخم بەردەمانی گرت خۆی ئەڵێ وەڵڵاهی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەڵێ یا تەمیم قسە بکە ئەڵێ پیاوێکی زۆر گەورە زەخم لە ئەژنۆیەوە بۆ پای هەمووی ئاسنە زەخمە گۆشتەکانی لای ملی گرتووە قسەمان لەگەڵاکە ئەڵێ وتی ئێوە چۆن هاتون بۆیرە ئەو پیاوە بەمانەڵێ ئەڵێ وەڵڵاهی ئێمە لە ئاوا چەند فترێکە گوم بووینە هاتین حیوانی قسەی کرد لەگەڵمان ڕای کرد ئێمەش بە دوای حیوانەکە ڕامان کرد ئەو حیوانەوە مانزانی شەیتانە و زۆر ترساین ئەڵێ اینجا ئەو ئەم سوالانیان لێکە دەجال ئەماناڵێ ئەڵێ واز بێنن لەو قسە ما ئەخبار و بەیسانە ئەمە حەدیثەکەواڵێ بەیسان ئەڵێ مەشوتمان من ئەی شەیئین تەستەخبر یعنی داوای چیەکەی ئەڵێ بەیسان دیارە باخێکی زۆر خۆشە
پڕی لە خەیر و خەیراتە ئەڵێ وتمانە چیت گەرەکە و توێتی بەیسان شتی خۆی ئەڵێ وتمانە ئەرە وەڵڵا پڕی لە خورما و دار و درخت و شتی زۆر خۆشی تایە ئەڵێ یەکسەر پیاوەکە وتی یوشک ئەن یەنتەهی زۆری نەماوە نامێنێ ئەو بەیسانە ئەڵێ ئێمەش سەرمان سوورما ئینجا وتی ما ئەخبار بحيرة الطبرية ئەمە پیاوەکەڵێ پیان ئەڵێ وتمان ومن أي شيء تستخبر تو داوای چیەکەی لە بحيرة طبرية ولا فلسطين طبعا وتمان والله ئاوی زۆرە و ئەو خەڵکە زۆر استفادەی لێکە ئەڵێ ئەم یەکسەر وتی یوشک ئەن یەنتەهی ماؤها زۆری نەماوە ئاوی نامێنێ ئەڵێ ئینجا وتی ما ئەخبار زەغەر وتمان ومن أي شيء تستخبر زەغەر چاوێکە ئاوی لێتێ و خەڵک زەرعاتی لێکە وتی زەغەر لە چیوە سەراتە وتمان چیت گەرەکە لەی وتی جارێ ئاوی ما و خەڵک زەرعاتی لێکە وتمان ئەرە وەڵڵا ئاوی ئەوەنە زۆرە و خەڵکیش زۆر زەرعاتی لێکە فەرمووی زۆری نەمایە ئاوی نامێنێ یعنی نەعوذ بالله مە پێغەمبەری خوا فەرمێ ئەو توێتی ئەمە ئاوی نامێنێ ئەڵێ اینجا وتی پێمان ما ئەخبار نەبی الأمیین ئەمان پیاوەڵێ وەمان ومان مەسیحین ما ئەخبار نەبی الأمیین کوا ئەو پێغەمبەرەوە پێڵەن پێغەمبەری ئومیەکان فەرموویان ئەمان تەمیم ئەڵێ وتمان پێی پێغەمبەر دەرچووە و ڕاویان نایە ئێستا لە مەدینە دانیشتووە اینجا وتی قاتەلەه العەرەب خەڵک شەڕی کرد لەگەڵەیە وتمان بەڵێ فەرمووی چیوە سەرهات ئەوان وتیان فەرموویان بردیەتیوە لە شەڕەکانە بردیەتیوە و ئێستەوە دەچێت فەرمووی من اتبع محەممەدا فقد نەجا ئەمەڵێ ئەم پیاوەڵێ من اتبع محەممەدا فقد نەجا هەرکێ دواکەوتووی ئەو محەممەدە بێ ئەوە ئەیباتۆ ئەڵێ دوایم هەموو قسەوتمان ئەی تۆ کێی ئەم چێڵێ ئەڵێ ئینی ئەنا المەسیح الدەجال ئەو من دەجالم ئەنتەظر ئەمر الله فأخرج ئەمری خوا چاوڕێکم و دەرەچمە گیان ئەم ئومەتە وإني أعيش في الأرض 40 يوما وإني أكون كالريح المسترسلة أو حديث پیغمبر جوانانە عليه الصلاة والسلام همووی بۆیان باسەکە جا ئەو تەمیمە تێ بۆ لای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئیعلانی مسلمانەتی خۆیەکە و بەیعەی پێدا و خۆیشی مەسیحیە و هەرسی کەسەکەی کە لە دوای مسلمانە بن و ئەڵێن یا نەبی الرەحمە بەڕاستی ئەوش وتوێتی بێجگەلەوەی کە خۆت باس کردووە هەرکێ دواکەوتووی تۆ بێ ئەیباتۆ فتنەکان زۆرە بێ وەخۆی ئەڵێ گەرەکمە بڕۆمە ناو مەدینە و مەککەوە ناتوانم بۆ گشت شوێنێ ئەچێ بەس مەدینە و مەککە نەبێ ئەڵێن بۆچی ناتوانانی بچیتە ناو مەدینە و مەککە ئەڵێ لەبان هەردوو ئەو شارە مەلایکەیەک وێسایە شمشێری گرتووە بەدەستی ئەگەر بڕۆم لەت مەکە ئەی چی ئەکا ئەڕوا لە ئەتراف مەدینە و مەککە ئەنشێتەوە دانشێ لەوێ سێ چوار جار هەزەیەک ڕۆدا زەلزەلەیەک ڕۆدا لە ناو مەککە و مەدینە هەرچی کافر و منافق هەیە لە ناو مەدینەوە دەرەچن بۆ لای دەجال بینیتان چۆنە بێ ئەم ناتوانێت بڕاتە ناوی ئەی ئەو خەڵکەی کە لە ناو مەککە و مەدینە کافرن چیان بەسەر تێ ئەم لەیرە هەزەیەک ڕۆدا ئەو منافقانە هەموویانە کەونە ڕێبەرە و لای دەجال حتا پێغەمبەری خوا فەرمێ عليه الصلاة والسلام زۆرینەی ئەو خەڵکە کە دەرەچێ لە مەککە و مەدینە بۆ لای دەجال هەموویان یا زۆرینەیان ئافرەتن حتى مسلمان واي بيتيتو أرواتو بمال بوي آفرتكي توشي أو محنة وفتنة تشكم كب صبر كم تحمل آفرت بطبيعتي باو دسي أبسي بوي رانكا نك أمبروات دستو جنكي رابكا برابا لاي دجال الله يتشنها كسي أقريتو فإذا جنكي وكشكي كوتو تري ولا مال نمايا وأوي كبراستي خواي قورا فرمي فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر إنا أعتدنا للكافرين نارا أحاط بهم سرادقها وإن يستغيثوا يغاثوا بماء كالمهل يشوي الوجوه بئس الشراب وساءت مرتفقا جن مالي خوت حريسي لسريان بدسو بايان بسيتو هراكن بوراكن بۆ چاوەڕێی پیاوەکەی ناکەن بۆ چاوەڕێی کوڕەکەیان ناکەن بۆ چاوەڕێی دیندارەکە ناکەن ها چیوە سەراتە فیتنەکان ناتوان چاوەڕێ بکەن چکم ئیمان نییە لە ناو دڵات تا چاوەڕێ بکە خواردن نییە گەرە بچێ خواردن بخوا نان نییە گەرە بچێ نانی دەستکەوێ ئاو نییە کە بچێ ئاوی دەستکەوێ و مفتاحەکەیشی لای دەجالە و یەک لوقمە ئاوت نانت ناداتێ یەک قەترە ئاوتش ناداتێ تا نەڵێی تۆ خوامی نەعوذ بالله وەگەروتت خوامی أو فقد خسر خسرانا مبينا براسي دوراني وأو محنة قورية براسي
ئەلەیرەوە طبعا فیتنە زۆرە بێ و خەڵگشتی ڕاکە سەیری مژدەکانی خوا بکەن سیرکەن خوای گەورە ئەم دنیا بە چی لایەکا بە ئێمە لەو جاواباسەکەین لەوە چێ بڵێن سبحان الله ینی ئەم فیتنە میحنە یەک بە دوای یەک کۆخکوت کوتمانەکە لەت لەتمانەکەم بەڵام خوای گەورەوە نایە لێ ئەم دنیا بە دەستی ئەوان بە کەیفی خۆی بڕوا پێغەمبەری خوا فەرمێ عند المنارة الشرقية لحديث صحيحة يعني لسوريا لأطراف سوريا طبعا إمام ابن كثير الله زور قرام مناري شرقية قصدي چية پیغمبري خوا تاك تفسير بوي أو لقي المسجد الأموي كلب سوريا مناريك هي الله سيركين لوي دو ملائكة دين خوارو أما پیغمبر رسمك عليه الصلاة والسلام سير كان چند جوان بينيويتي ونشان يدا دجال لوي خلق للريدركا أي كوا مهدي لو جواباسكين خوي مجموعيك مسلمان رايان كردوا إلى الجبال خويان پنا بردو بشاخي كاو دانشنا أم ليرة دنياي كاول كردوا بويا پیغمبري خوا فرمي كل نفس حجيج نفسه يعني همو نفسي قري خوي دفاع على خوي بكا أو روجة پر لفتنة ومحنة أبي إيمانكت بيه بي أبي فولاذي بي آسني بي بوي برقي أم إحنا بقري ليرة سيركين ينزل عيسى عليه السلام پیغمبري خواه فرمي لبان بالي دو ملائكة ديت خوارو عيسى عليه السلام هردو دستي ناوة بان شانيان بان بالي ملائكة كان هردو دستي عيسى عليه السلام أو ناس دارا أو پیغمبر ناس دارا كبوس سيشت ديت أم دنياو يكم قتل المسيح الدجال دوم محاربة يأجوج وماجوج سيم تحكيم شريعة الإسلام مدة 40 سنة على وجه الأرض بوم سي صفتيت كتيت أخوارو طبعا في غنبري خوا وصفك الله الشخص مربوع شارشانيك عريض الصدر صنجة فانية أحمر مائل إلى البياض سورة دالسبي ليس بالطويل ولا بالقصير نزور دريجة نزور كرتا أما عيسى عليه السلام باسا كما قول الحق الذي فيه يمترون وبيرتان تي وروجة للدرس مجموعة برا باس ما انكر مريم شون أم نالي آورد الدنيا استخوابهم رجا باسكين للدرس كيت تشي وسرتي أم بياو كدا بزي سيري كان بيغمبري خوالا نشي بيدي عليه الصلاة والسلام الله سري صبة الشعري قشي الزور جوان وأزاني دقة بدقة آور شيت السري بيغمبري خواه فرمي كالقطر ليس من بلل وأزاني طلق جكاني عيسى عليه السلام دقة بدقة آور كريبة سريا لجوانيا يضيء الأرض أم أرزاهم يخوشكا خوان نفسي كي بيدا هواي كي بيدا دم بون دمي كي بيدا چاو چنه بركا أروا وهركي بوني عيسى بجنة في كافر بأمره هركي بوني عيسى بمجي وكافر بأمره بأوي شمشيري بقيبي بأوي دسك ليدا أم عيسى عليه السلام كداوزي بجواني كدابزي أكيت الري أكيت الري بولاي أواني وانا سر شاخة كماون كأتشيب وابي برا كانم شنقصي خوشكا كسلامي عن ليكا نيجي بيانية بيت إمامي مسلمان كان قالك يتي بچيت بان برمالو نيشكا سيركا أما أو صفاتانية وابي غنبري خواباسي كد وعيسى عليه السلام أقريتو باوشكا بعيسى الله توبوا بإمام من أوج دسنات بان شاني الله إنما أقيمت الصلاة لك نيش بوتو إقامة كراوة ومن دا وزيمة تابع بوتو إمامي أنبياء نيوجكاكا وعيسى عليه السلام لدواي تابع به إن جا كدان الشيء ليرة إبرين وحلقك يك جماعة كان الناس بيئة ويناولي تو فلان كسي لبهشتا لفلان شوني تو فلان كسي لبهشتا لفلان شوني تو فلان كسي لبهشتا لفلان شوني يك ناو كان ينباسكا وموقع كان لجنة بيان نشان دا ذلك عيسى ابن مريم قول الحق الذي فيه يمترون علي روستين درقاكي چی بيكا وچون او فتنة ومحنة لمسلمان كان رزقار به وچون مسلمان كان سركون ودواي او چی بسرته إن شاء الله في الحلقة القادمة باسكين من سلسلة الدرر بوي بزانين أن رسولنا عليه الصلاة والسلام أمنا وخوشي بيه حريص عليكم
بالمؤمنين رؤوف رحيم خواهي گەورە بۆ خاتر ڕەحمەت و ناوە پیرۆزەکانی لە گوناهمان خۆش بێ لە فیتەنی آخر زەمان ڕزگارمان کە یا ربی خوایە لە فیتەنی لەیل و نەهار ڕزگارمان کەی لە ڕۆژێکە بمانمرێنی لە ئیمانمان ڕازی بی یا ربی خوایە ئەگەر ئەزانی ئەهلی تەقوا و وەرع و دین و ئیمانین بەو ڕۆژانە هەڵمانگری یا ربی خوایە علمی ذاتی پیرۆزی تۆ قرار بەوا دات ئێمە ئەو ئەهلەنین یا ربی ئەمیتنا على الإسلام وأحينا على الإسلام واجعلنا مع نبينا محمد عليه الصلاة والسلام في جنات النعيم والسلام عليكم ورحمة الله وبركاته.